نەورۆزی پڕ لە شایی و نیشات دەرکێک لە چاوی ڕژیمی ئیسلامیدا. لە کۆتایی هاتنی ساڵی 1403 هەتاوی نزیک دەبینەوە. نەورۆز لەو بۆنانەیە کە سەرانی ڕژیم بە نەریتێکی ناکۆک لەگەڵ ئاینی ئیسلامی دەزانن. لەم ڕووەوە لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا هەوڵی زۆریان داوە کە بە زەبر و زەنگ نواندن و سەرکوت و یان بە تەبلیغاتی بێناوەڕۆک ئەم نەریتە لە کۆمەڵگادا بسڕنەوە. بەڵام لێوە کە تێکەوتن و بەرەنگاربوونەوە لەگەڵ وەها فەرهەنگێکی جێکەوتوو لە کۆمەڵگای ئێراندا کارێکی ئاسان نەبووە، سەرنجام ڕژیم لە بەرامبەر خۆڕاگری خەڵکدا بەرەبەرە لە هەڵوێستی خۆیان لەم بوارەدا پاشەکشەیان کردووە و هەوڵیان داوە تالانیکەم هەندێک ئاستەنگی بۆ دابنن. بەڵام هەر پاشەکشەیەکی ڕژیم لە هەمان حاڵدا پێشڕەوی جەماوەری خەڵکی بە شوێنەوە بووە. دژایەتی لەگەڵ بەڕێوەبردنی ڕێوڕەسمی تایبەت بەم ڕۆژانە بۆتە هاندەرێک بۆ خۆڕاگری. هەموو ساڵێک لەگەڵ نزیکبوونەوە لە کۆتایی ساڵ و ئامادەبوونی خەڵک بۆ بەڕێوەبردنی ڕێوڕەسمەکانی نەورۆز، کاربەدەستانی ئینتزامی ئەمنیەتی و ئیجرایی و دەستگا تەبلیغاتیەکانی ڕژیم دەکەونە خۆ تا نەهێڵن لەم ڕۆژەدا پێکەنین و شادی و نشاد لە هیچ کۆڕ و کۆبوونەوەیەکدا ببینرێت. ئەوان کە لە سێبەری خۆشیان دەترسن نیگەرانن لەوەی کە لەم ڕێوڕەسمانەدا قسەیەک بە ئاماژە و یان ڕاستەوخۆ لە دژی ڕژیم بە زماندا بێت و کۆبوونەوەی خەڵک ببێتە دەربڕینی ناڕەزایەتی لە دژی ئەوان. ڕژیمی ئیسلامی جەژن و شادی خەڵک وەک تەشوێدان لە ڕیشە دەبینن. ئەم ڕژیمە نەک نەورۆز، بەڵکو بە درێژایی ساڵ لەگەڵ ڕواڵەتی شادی خەڵک ناکۆکە. کۆماری ئیسلامی لەسەر خەمۆکی و بێهیوایی دەژیت. خوازیاری کۆمەڵگایەکی ملکەچ و مۆتیعە کە تێیدا ئینسانەکان بەرامبەر بە چارەنووسێک کە ڕژیم بۆی دیاری کردوون ڕازی بن. ڕێوڕەسمی زەماوەند بە بیانووی ئەوەی کە حیجابی ئیسلامی و مەودای نێوان ژن و پیا و تێیدا ڕەچاو نەکراوە تێک ئەدات. بەر بە کۆنسەرتی موسیقا ئەگرێت. ئەو لاوانەی کە بە بۆنەی جۆرا و جۆر بەیەکەوە کۆ دەبنەوە و دەست دەکەن بە شایی و خۆشی دەداتە بەر لێدان و ئەزیەت و ئازار و سوکایەتیان پێدەکات. لە ڕاستیدا ئەگەر دنیا بە کامی ڕژیمی ئیسلامی ئێران بووایە، ئەم کۆمەڵگایە یەکسەر ڕەشپۆش و بە درێژایی ساڵ و هەر ڕۆژە و بە بیانوویەک ماتەمبار دەبوو. بەڵام جەماوەری خەڵکی ئەم کۆمەڵگەیە بەرامبەر بە ڕژیمی ئیسلامی کۆڵیان نەداوە. وەک دەبینین سەرەڕای هەڕەشەکان و تەنانەت گرتن و زیندانی کردن لەم پەیوەندەدا خەڵک لە سەرتاسەری ئێران ئەم دژایەتیانە پشتگوێدەن. موسیقی و هونەر و گۆرانی و هەڵپەڕین و شایی لە سووچ و قوشبنە شاراوەکان هاتوونەتە دەر. ڕێوڕەسمی چوارشەمە سووری و نەورۆز لە زومرەی ئەوانن. بەرامبەر بە فەرهەنگێکی کۆنەپەرستانەی حاکم فەرهەنگی خۆڕاگری پێشڕە و سەری هەڵداوە و گەشەی کردووە. تایبەتمەندی ئەم بۆنانە لە کوردستان ئەوەیە کە لە ماوەی ئەم یەکدەی دواییدا بەڕێوەچوونی جەژنەکانی نەورۆز لە کۆڕ و کۆبوونەوەی جۆرا و جۆردا و بە شێوەی بە کۆماڵ بەڕێوەچوون. کۆماری ئیسلامی لە ڕۆژەکانی کۆتایی ساڵدا بە زۆر و هەڕەشە و چاوترسێنکردن و مانۆڕی نظامی هەوڵی داوە بەر بە بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی نەورۆز لە ناوچە کوردنشینەکانی ئێران بگرێت، بەڵام خەڵکی کوردستان و لە پێشیانەوە لاوانی کچ و کوڕ بە لەبەرکردنی جل و بەرگی ئاڵ و واڵا و شادی هێنەر، بەڕێوەبردنی شانۆی هونەری، هەڵپەڕین و گۆرانی وتن، کردنەوەی ئاگر بە دوور لە مەترسی و یان زیانگەیاندن بە سروشت دەستیان داوەتە بەڕێوەبردنی ئەم ڕێوڕەسمانە. ئەم ساڵیش لە حاڵێکدا کە خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەشدا کە لە ڕووی ئابووریەوە هەژار و دەستکورتن و گوشاری جۆرا و جۆری ڕژیمیشیان بەسەرەوەیە، بەرەو پیری ڕێوڕەسمەکانی کۆتایی ساڵەوە دەچن. کاربەدەستانی ئینتزامی ئەمنیەتی، ئاخوندەکان و ئیمام جومعەکان کە شادی خەڵک وەک دڕکێکە لە چاویاندا، شپرزە و نیگەران لە بەڕێوەچوونی ئەم کۆبوونەوانە لە چوارچێوەی ڕێوڕەسمەکانی نەورۆزدا و هەراس هاتوون و کردداری پێشگیری کارانەی خۆیان دەست پێ کردووە. بەڵام تەجروبە نیشانی داوە کە ئەگەر چی کردداری سەرکوتگەرانەی ڕژیم لەم بوارەدا گەلێک مەحدودیەت لە بەڕێوەبردنی ڕێوڕەسمەکانی نەورۆز لە کوردستاندا بەدیدێنێ، بەڵام ناتوانێ
بەر بە بەڕێوەچوونیان بگرێت و خەڵک لەم بوارەدا خاوەن ئەزمونن و بە شێوەی جۆرا و جۆر و لە شوێنی جیاواز و کاتی گونجاودا لە کۆسپەکانی ڕژیم دەربازیەکەن. کۆماری ئیسلامی لە بەرەنگاربوونەوە لەگەڵ سڕینەوەی شادی و نیشاد لە ژیانی خەڵک سەری لەبەر دراوە و هەوڵەکانی لەم بوارەدا داماوانە و بێسەمەر دەبن. شور و شەوقی ژیان هەمان ئەو هێزەیە کە ڕژیم تووشی ترس و نیگەرانی دەکات. ڕێوڕسپەکانی نەورۆزی ئەم ساڵیش وەک ساڵانی ڕابردوو بەسەر بربەست و دژایەتیەکانی ڕژیم و ئیمام جومعەکان و گیرە خۆرانیدا دەپەڕێتەوە و دەبن بە شانۆیەکی خۆراگری خەڵک لە بەرامبەر ڕژیمی ئیسلامیدا.